سڵاو ڕێز و حرمەت بۆ ئێوە بینەرانی عزیز تەلەڤیزیۆنی پەرتەو هیوادارم ئەم کاتەوە هەموو کاتێکتان بە بەختەوەری و کامەرانی. ئەمڕۆ لە بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتەوە داوەتم کردووە لە سێ هاوڕێی خۆشەویستم بۆ ئەوە گفتوگویەکمان بێت لەسەر شۆڕشی 57 و وەزعیەتی ئیمڕۆی جامعەی ئێران تماشا بکەین و چاوخشانێکمان لێ بەسەر 44مین ساڵیادی شۆڕشی 57 ئێران. بۆ ئەمە بەسە من داوەتم کردووە لە سێ هاوڕێی خۆشەویستم، هاوڕێ ئەبەی دارابی، هاوڕێ هومایونی گۆدازگەر و هاوڕێ ساڵحی سەرداری. ئەم سێ خۆشەویستە هەرسێکیان ئەندامی سەرکردایەتی حیزبی حکومەتیستن. بە خێراتنی هەر سێ خۆشەویستەکەم و زۆر زۆر سپاسانەکەم کە کاتتان بۆ ئەم بەرنامە دانا. سپاس بۆ تۆ بۆ بینەرانی خۆشەویست. زۆر سپاس، سڵاوم هەیە بۆ خۆت و بینەران و هەروەها هاوڕێیان دارابی و هومایون. زۆر سپاس. منی زۆر سپاس دەکەم هاوڕێوان ماندوو نەبی. سڵاو بینەران و هاوڕێیانی عزیز. زۆر زۆر سپاسانەکەم. من ئەگەر بە ئیجازەیەوە دوو هاوڕێی خۆشەویست بە عەبدوڵڵا ئەبەی دارابی دەست پێکەم بە توێژەکەمان. ئەگەر موافق بیت هاوڕێ ئەبەی دارابی بگەڕینەوە بۆ ساڵی 54 ساڵ بگەڕینە دوا و پێم خۆشە لە زمانی ئێوە وەکو کەسێک کە لە شۆڕشی 57 بەشدار بوون و جێدەست و جێپێ و جێ مبارزەتان دیار بووە لەو شۆڕشی 57. پێم خۆشە بزانم مەبەستی خەڵک لەو شۆڕشە چی بوو؟ خەڵکی ئازادی خواست، شەفەکان، کۆمونیستەکان چی جێگە و پێگەیەکیان لە شۆڕشی 57 بوو؟ بەڵێ زۆر سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویست. ئەوەی ڕاستی بێ خەڵک وەختی شۆڕشەکە وەخت ئینقلابەکە انقلاب بۆکە معترضە بە ژیانێکە هەستی معترضە بە موقعیتێک سیاسی اجتماعی کە لە کۆمەلگا هەستی و تێ کۆشێت بۆ گۆڕە ئاڵوگۆڕێکی بنیادی لەو جامعە بە نەفعی ژیان و خۆشی و بەختەوەری خەڵک. بۆیە خەڵک دێن انقلابەکەن کە خۆشبەخت بن، بەختەوەر بن، ژیانی خۆشیان بێت، بۆەوە کە کوشتوبرین نەمێنێت، ستەم نەمێنێت، ئیستثمار نەمێنێت، چەسانەوە نەمێنێت. بۆ ئەوە خەباتەکەن واقعاً دەگەربوونی بێتە پێشە لە کۆمەلگا بە نەفعی بەشەریەت، بە نەفعی ئەو خەڵکە. بۆیە خەڵکی ئێران لە ساڵی 1957 بۆ ئەم مەبەستە هاتنە مەیدان و هەزاران ئینسانیان لێ کوژرا و هەزاران کەسیش بریندار و شکنجە کران بۆ ئەوە کە ڕژیمی پاشایەتی بڕوخێ ئەوان بتوانن ئاڵوگۆڕێک بنیادی بە نەفعی خۆیان پێک بێنن. بۆ یەکیش ناوی انقلابە هەر ئەوەیە. و وەختێکیش باز لە کۆمۆنیست و چەپەکان ئەکەن کە لەو سەردەما هاتوۆتە مەیدان ئەساسن بۆ ئەو ئاڵوگۆڕە بنیادیە دەهاتونەتە مەیدان. بۆیە خەڵک ئەمەی کرد کە واقعاً زەڵم و زۆر و کوشتن و بڕین و برسێتی و ئەستثمار و چەسانەوە نەمێنێ. ئەمە ئەو شتە بوو کە لە دەورەی ڕژیمی پاشایەتیە وجودی بوو، وەتە کەسێکیان ئەگەدایان برد بۆ زیندان ئیتر گەڕانەوەی نەبوو، زۆر مەگەر بەر ئەفواتی شتە بکەوتایە. و بحرانی اقتصادی لە ساڵی 1955 دامنگیری ئەو وڵاتە ببوو. لەباری سیاسی و دیکتاتۆری حاکم بوو بەسەر کۆمەلگا. ساواکێکی بوو کە لەو ئارە مەشهور بوو، دیوار موشدارە موشەم گوشدارێت، بۆ معنaa بوو کە ئەوە سامناک و ترسناک بوو، هەر کەسێکیان بگردایە بۆتم هاتنەوەی مەحاڵ بوو. دەرنەتیجە خەڵک قیامی کرد، انقلابی کرد بۆ ئەوەی کە ئەو زەڵم و ستەم و مەینەتیە کە لەو دەورانە بەسەر خەڵکە حاکم بوو بنەبڕ کرێت و نەمێنێت. بۆیە خەڵگاتنە مەیدان و کوشتیاندا بۆ ئەوە کوشتیاندا کە واقعاً ئەو شتێکە مەبەستیانە، ئەو خاستانە، ئەو شعارانە، ئەوەی کە واقعاً بەدەستی ئەیان ناڵان بەدی بێت، متحقق بێت، بەداخەوە ئەوە پێک نەهات. ئەمە ڕووخا، بەڵام لە ئیدامەی ئەمە ڕژیمێکی دیکە تەحمیل کرا بە خەڵکە. هەر ئەم ڕێبازە کە ئەم ئیدامەیدا کە ڕژیمی پاشایەتی تیا بوو، ئەم ئیدامەیدا
بە خوێنێکی زۆر بە کوشتارێکی زۆر بە تەوەحش و بەڕێتێکی زۆر لە هەموو عرسەکانی ژیانە لە عرسەی اقتصادا لە عرسەی سیاسەتە لە عرسەی کۆمەڵایەتیە لە هەموو شێوەکان کە ڕژیمی پاشایەتی کردی ئەمەش تێکراری کردو و ئەم هات حەقی ئەو شۆڕشە کە خەڵک کردووی لە خەڵکەکەی بسێنێتەوە بۆ ئەنا هیچ ماموریەتێکی دیکەی نەبوو ئەم ڕژیمەکە هات هەرحاڵگەرێکمەوە بڵێ بکە شۆڕشێک کە بەرپا بوو بەخاترەوە بوو کە خەڵک نەجاتی بێ بەدەست هەموو هەژاری و وەدبەختی و نەداری و ئیستسمار و چەوسانەوە بۆ ئەوە کە خۆی حاکم بێ بەسەر چارەنووسی خۆیان بەسەر ژیانی خۆیان بەسەر بەختەوەری خۆیان وە خۆی کە کارەکە و زەحمەتە کێشێ ساحەب دەست ڕەنج و بەرهەمەکەی خۆی بێ ئەمە ئەو شتە بوو کە لە 1350 خەڵکی ئێران لەسەر تاسەریانان ڕژانە نێو شەقامەکان و نزیکەی ساڵ تا 2 ساڵ بەربەرەکانی جدیان کرد وەڕژیمی پاشایەتی لەو سەردەما ئەویش درێغی نەکرد لە خەڵک و تا توانی خەڵکی کوشت خەڵکی زندانی کرد خەڵکی زەجرە بەدا هەروەکو ئەم ڕژیمە کە ئەلان ئەیبینن دەمو دەستگای مخۆفی ساواکی بوو کە ئەتلاعاتیان لێ دروست کرد دوایی یعنی بە پەیرەوی لەم ساواکە کە ڕژیمی شابووی ئەتلاعاتی ڕژیمی جمهوری ئیسلامی ئینکرا دروست کرا خەڵک بۆ ئەوە کە ڕژیمی جمهوری ئیسلامی بێنێتە سەرکار بە هیچ وەج ئەوە نە لە مەخیرەی خەڵکا بوو نە لە زێهنی خەڵکا بوو و خەڵک ئەسن بۆ شتی وای نەکرد کارێکی وای نەکرد ئەمە تەحمیلیان کرد بە خەڵک و فرۆشتیان بە خەڵک کە فەرق و تەفاوەتی لەگەرەوە کە واقعان خەڵک بە شێوەیەتر هاتە مەیدان و خواستەکانی چی بوو ئەوانە بوو کە عەرزم کردی. زۆر سپاس هاوڕێ عەبەید عەرەبی هاوڕێ ساڵحی سەرداری و توێژەکە لەگەڵ ئێوە ئەدامەدەم شاید ئەوەڵ شتێک یا ئەوەڵین مەسەلەیە کە لە دوای شۆڕشی 57 زۆر بەرچاوە یا شاید زۆرترین قورسایی هەست بەسەر ئەو شۆڕشا و ئەوە کە 44 ساڵی بەسەریرانە حاکمەوە چۆن لەبەر چی و اتفاق کرد بۆچی ئیسلامی سیاسی بۆچی حکوومەتێکی ئیسلامی زاڵ بوو بەسەر ئەو وەزیەتا و وەزیەتی گرتێ دەست و هەروە کە ئاگادارین بینی 4 ساڵ لەسەر حکومە. بەڵێ بە سڵاوی دووارە بۆ ئێوە و بینەران من وازانم لە زمانی شایشا هەمیشە مەسهەب و دەستگای دین و مەسهەب هەر حزوری بووە خودە ئەسە فیلم و عکس و فاختگەل و هەموو ئەسنادێک هەست کە لە زەمان پەهلەوی محەممەد ڕەزا بە تایبەت ڕوحانیەت هەمیشە جێگاومەکانێکی تایبەتی بووە و خودە محەممەد ڕەزای پەهلەوی پشتی گرتوون ئیمکانەتی زۆری خسۆسە اختیاریان و یەکێ لە سەردەمدارانی یەکێ لە سەرکردەکانی ئەو دەورانەی محەممەد ڕەزا پەهلەوی کە داریشی هومایون بووە و لە ژیانە نەماوە و ئەو وەختە وەزیری ئیطلاعات تیەسی ئەڵێ وەختێک کە شا هاتە سەرکار نازانم لە تەواو ئێرانە 400 مزگەوت بوو بەڵام لە دەوران محەممەد ڕەزا پەهلەوی گەیا بە چەند هەزار مزگەوت دروست بوو هەر بە دەستڕەنجی خەڵکێکی فەقیر و زەحمەتکێش و ئیتر ئەنوا و ئەقسام ئیمکانات لە اختیاری ئیمام جمعەکان و مەلاکان و ئەوانە بوو بۆیە من وازانم هەر دەستگای مەسهەب و ئیسلامیەکان لە زەمان شا هەم بارۆشە کراون هەم پشتیوانی و حمایەتێکی تایبەت کراوە و هەمیشە یەکێ لە ئەو محوەرانەوە دەستی پێوە بووە و تەکیەی پێکردووە هەر ئیسلام بووە و ئەمە قسەوباس شایە لەو دەورانە و ئەو ئەسناد و شتی هەیە و گشت ئەم خەڵکە ئەوە زانن بەڵام بۆ معلومە لە تەی ئاڵ و گۆرگلێکاوە لە جامعی شاتێتە بەرۆ گاهەن ئەم دوو شتە لە تەناقوزێکا قارەگن بەنا بە منفعەت خۆیان هەم ئیسلامیەکان هەم ناسیۆنالیزمی عەزەمەت تەڵەبی ئێرانی کە شا ئەو وەختە نمایەندەگیە کرد و ئەوانە خۆ معلومە ئیسلامیەکان کە بەو ئیمکانەتەوە ئەرزم کردن شاخصوێ اختیاریان حەوزەیان بوو مزگەوتیان بوو تەکییان بوو
انواع و اقسام نتنیا لە سطحی مثلا انواع و اقسام فرقه و دەستە و گروهی عجایب بوو کە هەمویان مثلا بەشێ زۆر ئیمکاناتیان خسوو اختیارن مثلا لە منتەقەی ئێمە شێخ عوسمانی دووڕۆ بوو نیوەی سرۆت ئەو منتەقە هین ئەوە بوو کەسێک بووە چزانم لەگەڵ ئەچوو بە لای شا ئەهات ئەڕۆی یا فرقەی قادریە نەقشبەندی ئەوانە وایسە گەیوە بە نەهرۆی شێخ محەممەد کەس نەزانی مەرزوو هەل لەو منتەقەیەما چاوی لێکە سۆفی و دەروێش بگرە تا شیعە و تا سونی و تا ئەمانە هەمویان لەو ئیمکاناتە بەرخوردار بوون و شاب بە وەسیلەی ئەمانە ئەیتوانی تەحمێقێ زۆرتر کا و خۆی حەچێ ڕۆژ جمعەیە لە هەموو مزگەوتی جامعەی شارەکان ئێران و کوردستانیشۆ هەرم مەسئلە مەسەڵەن ئەوە کە سیاسەتی شاو بەرژەوەندیەکانی حکوومەتی پەهلەوی تەبلیغی بۆ ئەکرا لە مزگەوتەکانەوە لە عین حاڵە ئەمان بلەخەرە بەتایبەت دوای ئیسلاحات ئەرزی ساڵ 41 ڕوحانیەت بە دەرەجاتێ بەسەر ڕەهبەری ئەم خۆمەینیە کەوتنە تەقابل ئەیان ئەمە لەبار ئیسلامی و قبول نییە و کەوتە تەناقز لەگەڵ شاو دەستگای بەشێک لە ئەوان بەشکیان هەر لە نزیک شابوو بەشکیان کەوتنە زیندان وەلێ ئەمان ئەم جونبشە ئیسلامیە بە ئەو ئیمکاناتەوە لە اختیاریە بوو ئەنوا و ئەقسام حەوزە و نازانم تەکیە و مزگەوت و شەبەکەیەکیان دروست کرد تشکیلاتێکیان دروست کرد کە لەو وەختاوە توش تەناقز بوون لەگەڵ حکوومەتی ڕەزا پەهلەویە و بە تایبەت مهم ئەوە بوو کە غەرب و ئەمریکا وەختێ زانیایی تر شا بەو ئەترازاتە ناتوانێ ئیدامە بە هەڵکاتونە سەخیابان ئەترازی پێکەن تەزاوراتای ملیۆنی سەراسەری شار و دێهات و شارشکانی ئێرانی گرتووە بەر ئەو سەردەمە خۆ پشتیان لێ هەڵکرد بە جۆرێ و تەنیا ئالتەرناتیوی مناسب بۆ بتوانێت بەر ئینقلاب گرێ و بە تایبەت ئەو وەختە هێشتا شۆرەوی مابوو و ئەم هەمیشە دژایەتی دوو قوت دوو جەمسەر قوتبی غەرب و شەرق بوو و ئەوان نیگەران بوون کە باتەوەجو بە نفوزێ وا چەپەکان لە جامعە ئێرانە بوویان دوای ئەوە خۆدەکەوێت دەست چەپەکان و لەمە نیگەران بوون احتیاجیان بوو بە قەڵ خۆیان بە کەمەربەندێکی سەوز و هیچ ئالتەرناتیوێ لەو سەردەمە باشتر لە ئیسلامیەکان نەبوو بۆ ئەوە هەم بەر بە ئینقلاب گرێ هەم نێڵێ ئینقلاب ئیدامەی بێ و هەم شایش بڕوات و کۆمونیستەکانیش قەتڕ ئامکە و ئەوە بوو کە خۆمەینیان لە عێراق و هاوردەوە بردیانە پاریس و نەفولنشاتۆ قوربان گەورەیان کردو و کنفرانسیان بۆ ئیکرد و بە تەیارە هاوردیانەوە تەحمیڵیان کرد بە خەڵک لە ئێرانە بۆیە من وازانم بەشێکی هەر ئەو ئیمکانات و دەم و دەستگا و تەشکیلاتە بوو و ئیسلامیەکان بوویان بەشێ بە نظر من هەرە زۆری ئەوە بوو کە غەرب ئەمەی تەحمیڵ کرد ئەنا جامعەی ئێران هەل لەو سەردەمەیشا جامعەیەکی مودێر ئیمڕۆیی چوزانم ئەوانە بوو بە دەرەجاتێک نازانم لە شێعر و ئەدەبیاتی و بیگرە عەلا ڕەغم سەرکوتێ وا ساواک بووی نوعی زندگی خەڵک لە شارەکانە ئەین فەرەنگ وا بوو بە قەڵ خۆیان بۆیە ئەمان ئەو ئیسلامیەکەیان هاوردۆ خومینیان هاوردۆ تەحمیڵیان کرد و هەر لە ئەوڵین ڕۆژە خۆمینی وتی ئەوە ئینقلاب تەواوە خەڵکە چنەوە ماڵ خۆتان ئەسلحەکان بێن تەحویڵ بن و دەستیان کرد بە کوشت و بڕ و ئەو نەوعەوە دوایی ئەکرێ قسەی لەسەرکەین بۆیە من وازانم یەک دەستگا و تەشکیلاتی بوو ئیسلامیەکان دوو غەرب بوو سێ بە نظر من لە هەچێشتە مهمتر کۆمونیستەکان و چەپەکان ئەو وەختە تەشکیلاتێکی منسەجمی مقتەدریان نەبوو و زەحمەت و ڕەنج و ئەوان کێشایان زۆربەی و کەسانەوە لە زیندانەکان شا کوژران یا ترۆریان کردن چەپ بوو مجاهد بوو بەڵام بە هەرحاڵ لەبەر نەبوونی تەشکیلاتێکی منسەجمی لەبەر نەبوونی ڕۆشنبینی ئەو وەختەی ئەوانە بووە بەناو چەپ و ئەناسران ئەم وەزع ئاوای لێ هاتوو بەداخەوە ئیسلامیەکان خۆیان تەحمیڵ کرد. زۆر سپاس دەکەم
هاوڕێ هەمانی گودازگەر لە هاوڕان ئەبەی دارابی و ساڵحی سەرداری یەکی پرسیارێکی مێژوویم کردم خۆشە پرسیارێکی مێژوویش لێەوە بپرسم دوای یەگەڕێنەوە بۆ سەر وەزعی ئێستی جامعی ئێران و چاو خشانەیەکن بەسەر مۆزیەتا و لەسەر انقلابی 57یش مەسەلەیە کە زۆر گرنگە من پێم وابێت بە تایبەت لە میدیاکانە فرە ئەبیسێت و ئەبینێت بە تایبەت میدیاکانی داینگرانی ڕژیمی پاشایەتی ئەوە سەکە کۆمونیستەکان نەخش و دەوریان بووە لە هاونە سەرکاری خومینی و بەڵێن جمهوری ئیسلامی و خومینی پەروباڵیان داوە پێی و ئەم وەزیەتە کە ئێستا لە جامعەی ئێرانە 44 ساڵ حاکمە بە قسەی ئەوان دەسڕەنجی کۆمونیستەکانە من پێم خۆشە وەکو هەروەها کە هەوڕان ئەبەی دارابی و ساڵحی سەرداری دوو کەسی شۆڕشی 57ن و ئێوە شەروار و شەڕشا بەشدار بوون پێم خۆشە لە زوانی ئێوە ببیستن ئەمە تا چەنێ واقعیەتە بۆ نەسڵی جوانە کەیسەم قسە و باسی ئەمە بیستن پێم خۆشە بەرچاو ڕۆشنیەک بدەیت بە و کەسانە کە پێویستی ئەم ئۆتوێژەیە هاوڕێ هەمانی گودازگەر ئێمە دەنگت نابیستین ئەگەر بکرێت میکرۆفۆنەکەتان باسکەن تۆسپاس بەڵێ بەخشە من میکەکەم بەسرا بوو ئایسە کردمەوە ئەوڵی دلیلێ بۆ ئەوە کە ئەم ئیدعایە بە درۆ بخەی ئەوەیە کە ئەوڵین تەناف و ئەوڵین هەڵق ئاوێزکردنی کۆمونیستەکان بوو لە ساڵی 60ەکانە دەستی پێکرد لەلایەن جمهوری ئیسلامیەوە ئەوڵین جەماعەتێک وە کەپنە بەر تۆرۆر کۆمونیستەکان بوون لەلایەن جمهوری ئیسلامیەوە ئەوڵین کەسگەرێوا گەلێ حزب الله لە ماڵەکانە بە پانایی کوردستان و ئێرانی خەریک بوون لە خەڵکیان بە جرمی چەپ و بە جرمی کافربوون ئەکێشادەرەوە ئیعدامیانە کرد هەر کۆمونیستەکان بوون ئەمە غێر واقعەتێکی زدی ئەدعایەکی زدی حقیقەتە کە لەلایەن دژمنانی تەبەقەی کارگەر و کۆمونیستەکانەوە ئەکریە بەڵێ ئێمە قبولی ئەکەین کە کۆمونیستەکان چالاکترین کەسانێ بوون بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی هەل لە ڕۆژەکانی ئەوڵەوە هەل لە مانگی ئەسفەندی ساڵی 1356ەوە کە لە تەبرێزەوە دەسی پێکرد لە تەواوی شارەکان بانی اتحاد مبارزە پیرۆزی ئازادی بەرابەری و داوای زندگیەکی بە ئیسلاح معیشەتێکی ئینسانی و بارڕەفا وەلایەترەوە ئازادی بۆ کۆڵگا واقعیت ئەوە بوو کە کۆمونیستەکان پێشڕەوی بوون چۆن لە ئەم ئاخێزی ئینقلابی ئێستا بەوە زیاتر چاو دەستنیشان کراوە کە ژنان پێشتازن لەو وەختا بەڕاستی کۆمونیستەکان بوون ئێمە ئەم اتهامە قبوڵەکەین کە لە ڕیزی ئەوڵی مبارزە و ئینقلابی 57ەوە بووین بۆ ڕوخاندنی ڕژیمی مستەبدی پاشایەتی و حەقمان بوو ئەو کارە بکەین و ئێمە لە خۆمانەوە وها نەبوو شەو تەسمیم بگرین و بەیانی هەڵستین ئەو کار بکەین جامعەیە بوو بە تاریخێکی ڕابردووە جامعەیە بوو بە ئۆلیگاریشیەکی سەرکوتگەری فاسدەوە کە حدودی 2 تا 3 دەهەبوو خەریک بوو هەر سدایەکی هەر دنگێکی بە ئێسڵا اعتراز و ناڕزایەتی سەرکوت ئەکرد پێش خۆی لە 1332 بەم لاوە و حتا بەل لە ئەویشە ئینقلابێکی نابود کرد بوو حێزی چەپی قەدەغەن کرد بوو کوشتار و ترۆری هێزی چەپی ئەکرد بە ناوی حەزبی توودەوە بە ناوی ئەوە کە ئەمانە نۆکەری ڕووسن بە ناوی هەرچی ترەوە اتفاقن ئەو وەختە ئەوان بۆ کوشتاری کۆمونیستەکان هاودەسی مەسئەبیەکان بوون دەستیان لە ناو دەستیەکا بوو لەگەڵ ئایەتوڵڵاکانی ئەو وەختە هەر ئێستاش لە تاریخا ئەبێ نەسڵی ئیمڕۆ بڕۆن بیرخوێنەوە بزانن چێگەر هەمیشە ڕەفێقی تەبەقاتی بوون ئیسلام و سەڵتەنەت بەبێ یەک هیچ وەختێنیان هیچیان پێ نەکراوە ئەم بەرادەرەی وا ئیسا ئەڵێن کوڕیشا ڕەزاشا هێشتا بە هیچێک نەگەیوە هێشتا هەنگاوێ نەچووە سەبەرەوە کەس قبوڵیان نەبووە هەل لە ئێستاوە خەریکی سات و سەودا و ارتباطکردنە لەگەڵ ئیسلامیەکان ڕۆژە شایعی ئەوە لەگەڵ سیستانیایە ڕۆژێ لەگەڵ ئەوە قساکە کە ئێمە دژی مەسهەب نین ڕۆژێ لەگەڵ دام و دەستگای مەسهەبی ارتباطەکرێ لە نەتیجا ئەوەی کە نزیکایەتی مەسهەب بێهین ئەمانە نە بەرعەکس بە شایەتی تاریخ بە شایەتی
خەروارها نووسراوە و کتێوی کەسگەرێکە بەدەستی جمهوری ئیسلامی ئەعدامکران کۆمونیستەکان لە زمانی شا نەتەنیا مسببی هاوردنە سەرکاری جمهوری ئیسلامی نەبوون تالاکی ئەوان قەت بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی بوو و ئازادی خوازی وەڕەفاه لە ئەو جامعەیە کە ئیتر گەرەکی نەبوو کۆی لەبێ جامعەیە کە گەرەکی نەبوو ئیتر بە فەقر بژی سەروەتێکی باد ئاوردە لە ئەو جامعە بوو ئەکرا جامعەیەکی خۆشبەخت بێت بەڵام خودی ڕژیمی پاشایەتی بەدەیان ملیۆن ئەو وەختە 32 یا 1 ملیۆن بوو جەمعیەتی ئێران دوای ئیسلاحاتی ئەرزی دان ملیۆن لە کاریگەران و زەحمەتکێشانی هاور بەبێ ئەوە کاری ڕوانەی وەیلانی بازاڕی کاری کردن لە حاشیە شارەکانە بە بەشمەینەترین شێوە خەریک بوون ژیانیان ئەکرد تەنانەت ئاوی خواردنەوەیان نەبوو ئەوە بە ئیزافەی بۆ هەموو نەعەداڵەتیەوە لە جامعەی ئێرانە بوو تەبەقەیەکی متەوەسط یا جەماعەتێک لایەنگری خۆیان خەریکی بەڕخت و پاش هۆی بە ئیسلاح بەرزبوونەوەی قیمەتی نەوتەوە بۆ ماوەیەکی کۆتا توانی جەماعەتێک بە ئیسلاح بکاتە خۆی ئەگەر لە بیرتان بێ هەل لەو وەختا ئەیاموت ئەمە چوارمین یا پەنجومین هەم بۆچی گەرێکی وەم ئەرتەشە بکا بە گشت تعرضی ئەفغانستان یا عێراق یا قەتەر و کشوەرگەر حاشیە خەلیجا نەخێر ئەم بە تەبانی لەگەڵ ئەمریکا وەکو ژاندارێکی منتەقە سەروەت و سامانی ئەو مەملەکەتیە بە ئیسلاح سەرفی ئەرتەش ئەکرد لەباری ئازادیە سیاسیەکانەوە اختناقی کامل حکم فەرما بوو وەک عبەید ئارابی وتی حتا لە ماڵی خۆتا قسەت ناکرد مەشهور بوو کە ئەو دیوارە گوێ هاتیۆ چۆنکە لە ناو دیوارەکەیچە بە ئیسلاح مشک هەیە دیوار موشدارەت بە تەنیا لە ماڵ خۆی تا قسەت ناکرد ئەمە ئەوە ئەگەینێ کە دەرەجەی اختناق چۆن بووە بۆچی شاگردێک دانشاموزێ دانجوویەک ئەیتوانی لە ئوستادەکەی لە معلمەکەی بپرسێ ئەرێ ئەمە بە چ معنایە ئەڵێن سەڵتەنەت موهبەتی ئیلاهیست کە لەلایەن خواوە دریابە ئەعلا حەزرەت نسڵی ئیمڕۆ بەوانە پێ ئەکەنێ هەموو کەس ئەزانێ لەبەرەوەی انقلاب کریا کەس ئەیتوانی بێژێ بۆچی ئەم هەموو سامانە سەروەت و سامانە ها بەدەست برا و خوێشک و برازا و نازانم میمک و کەس و کار هێنی سەڵتەنەتیەوە بۆچی ئیجازە بوو تۆ دانێ ڕۆزنامەی دیواری دوێ بۆچی ئیجازە بوو تۆ دانێت تەزاهورات دابنی بێژی ئەو قانونە ئەوەیە خراپە بۆچی ئیمکانی بوو تۆ حەزبێ دروست بکەی ئەوەی وا جزوی بدیهیاتی حەقی حقوقی پایەی بنیامە بەقول کەزەڕێک لەنەو تحتی ڕژیمی پاهلەویا وجودی نەبوو کۆمونیستەکان عەلەی ئەمە هاتنەمەیان کۆمونیستەکان عەلەی ئەمە هاتنەمەیان حتا شەهریوەری ساڵی 1357 هەر ئەم ڕەوەندە ئاوا بوو ئەم ڕەوەندە ئازادی خواهانە بایەکی ئازادی لە تەواو شارەکانی ئێرانە بوو تا وەختێکە غەرب و برژوازی غەرب تهدیدەکەی دی خەریکە انقلابێکی چەپ خەریکە نەتەنیا ڕژیمی شا ڕوخێنێ بەڵکە خەریکە سیستمی سەرمایەدارەکەی هەڵەدێرێ تەبەقەی کاریگەریان ئەدی نەوتیان ئەدی ئەیاندی کە ئیتر ئەمەیانە بۆ ناشێتەوە سەرجێ خۆی بەتایبەت لەو وەختەوە دەورانی جەنگی سەرد بوو ڕقابەتی شەوروی و ئەمریکا بوو کەوتنە خۆیان هیچ ئالترناتیڤێتریان لە بەردەسان نەبوو کۆنترین ڕزیوترین مرتجعترینیان کە لە بەردەسا بوو هاوردیان لیباسیان کردە بەری ئارایشیان کرد و بە شێوەیەکە کەوای عالم ئەزانێ سبانیان بەسەر انقلابێکە کاری ئەو زدە انقلابەوە هاتە سەرکار ئەوڵین کاری ئەوە بوو کە چالاکانی انقلاب کە عبارەتن لە ئازادی خوازان و کۆمونیستەکان قەڵعوقەم کات ئەمە واقعیەتێکە ئەبێ بۆ نسلەکانی داهاتوو و ئەم نسلەوە ئیساش ئێمە بە حوسڵە باسی بکەین کە ئەوەی وا جعلی تاریخە بەتایبەت لەم ئاخێزەی ئیسا خەریکن سەڵتەنەت تەڵەب و باڵی ڕاست لە دەروێ وڵات ئەیکەن ئەشێ ئێمە بۆ جوانان و ملیۆن لە ئینقلابیۆنەوە هەن لە خیابانە ڕۆشنی بکەینەوە هەروەها کە خۆیان بەخۆشیەوە ئەوەی کە مهمە تەڕێژ ورد ناکەن بۆ مەسەلەی سەڵتەنەت و ڕژیمی قبلی و ئەمانە بە نەنگی ئەزانە هەڵگەڕنەوە بۆ دواوە ئەبێ ئێمەش بە حوسڵە تەوزەحیان بۆ بدەین زۆر سپاسانەکەم هاوڕێوەمانی گوت دەستگرت هاوڕاوی دارابی و توێژەکە لەگەڵ ئێوای دامادەم باسی تاریخمان کرد باسی ڕابردوومان کرد باسی ساڵی 50مان کرد حەزەکەم لە بەشی دوومی و توێژەکەمانە بگەڕێمەوە بۆ ساڵی 1401 ساڵ دوای ئەو انقلابە کە ڕوویدا لە ساڵی 57 پرسیارەکەم ئەوەیە کە ئێوە چ تەفاوتێکە بینین چ فەرقایەکە بینین لە بینی
انقلابێک لە ساڵ 1350 ڕوویدا شۆڕشێکە کرا و وەزعیەتێک کە ئیمڕۆ لە جامعەی ئێرانەی پێ توانێت خەڵک کۆمونیستەکان و جامعە چۆن تماشای ئەم وەزعیەتە ئەو انقلابە کە کراوە لەگەل ئەم انقلابە کە دەستی پێکردو وەستە نبوونی ڕژیم هەم تەفاوتگەلێکی هەیە هەم ئشتراکاتێکی هەیە اشتراكاتي دور رژیم هر دور رژیم زد انقلابن هر دور رژیم زدی کرێکارن زدی ژنن زدی خەڵکی زەحمەت کێشن استثمارگەرن و استثمارگەر بوون شەوستانەوەیان بووە و هەردووکیان لە تەداومی سیاسەتەکانی یەکە نزیک بە قەرنێکیان پڕۆ کردووە ئەوان 54 ساڵ ئەمانە عن نزیک 24 ساڵ توانینە ئێدامە بن یانە پەیکەرێک لە نظامی سەرمایەداری بظاهر اسلام وبناو اسلام وبناو السلطنات والراست ناسيوناليزم هاتون بس خلقي ايران حكميان كردوها تاتوانيان تشوسانيان تاتوانيان ثروتي كوملغان بالغرب يغما بردوها بوخوان الان كسوكاري محمد رضا شاكا كركي خزانكي ومندالكانين الثروتي شار لكاتي علاتنا هنا يصير أنا ما نشوف بتوار صار لي خرجك ويقرأك مبلم مزمونان أمدو حكومة يك حكومة إيمي كومونيست هلا لدواء أو كرجيم الجمهورية الإسلامية تحمل كدواء انقلابي بنجاحات رامان قاعد أمر رجيم إدامة رجيم بيشوا الآن ثابت بو كمحمد رضا شاي بالوي كإيسا حسون مدعية فواو هم غمي أويك عليه حافظيني أصلي دواي رجيمي جمهوري إسلامي سباي باستارانو بسيجو أولاً كخلق 44 سال خلق إيران كجن خلق إيران شكان جايدن زندانية كان أي شو سيرنو بزماني خوي لقسكاني خوي أبرن جويلي قرن خلق أمالة بويا أما اشتراكاتي أمدو رجيمية وأما إدامي أول أما أوشتي وأويش كخلق داوايا كاد هاتوت الميدان وبالاخر السينه يسبر كدو على بالروات لتفاوت كان ويك امر خلقك جاري بيشونيه انقلابي انفورماتيك ولا سطحي دنياك بشركه ساعاتك بني كمتل شركيك بالاخر خلقي امبر دنيا وبرنيا تيغن شلون جانيان شلون رنيان شلون بيستيان شلون داخوازي كانيان شلون اجين شلون اجين همو امشتانا لكاتي بنجا حوتا نبو انترنت وجودي نبو ام انقلاب النكره وبرامج سكراو بالاخره خلق لي بحر من دوا ايمل يروق كان لم بر الدنيا ولا بر الدنيا بلا فاصله جنو نقولك ما هو برمكا اويك باختلافات على قرتو لباري كميو او كاتل بين 25 تا 6 مليون نفر خلق جمعيه ايران بو يسن نزيك 9 مليون وزيات النيويه وخلق جنجن وكولاتي جنج نزيك بشستا شصودو درصدي او خلقه جنج قال لكن كما الجمهوريه الاسلاميه ابدا بدي كار خوان بدي كار نازلن لو كاتي كان دايقبون كشاويان كدو تصباي باساران يانديو شاويان كدو زندان يانديو ازيتو ازار يانديو فقر فلاكه نداري وهجاري يانديو ما ناتوان بمر رجيمك ناوي الجمهوريه الاسلاميه بهزاران كشتو بري او نيتريشو بالاخره بتوان ملدان وينو ولا برابر معنا كورنش بهيج شيء وياك اما هيك لو اختلاف دورانه كوجودي خلقي امره اغاترن بدليل وك وتم ام انقلاب انفورماتيك راو هم زانستو خنواري وتيغيشنو امانه بوتبع اذا وك خلقي ام دوره دوري ايما چون يكك لنواقص دوري بنجاحود او بوكا اما زورتري تلاش وهول ماكس وصل اوكا رجيم كبر وخين هاو كاد لقد اما بموازات اما لبيري كمتر لبيري اگر رجيم الروخان شيبني نجي الترناتيفي شيبه الان ام دوره نسل يوم دوره وخلقك لميدان هاو كاد بيك وامدو ارك قوره وامدو سياسه بريوه بن يكيك قول يعني ما وكرجيم هم علي وكرجيم الجمهورية الإسلامية بروخنن لا يكشوا خويان دا صلاة داري دواي جمهورية الإسلامية نهي جريانة كتير نظامي سرمایه داري إذا بناو ناسيوناليزم بناو باشاتي وياهش أم أو كاتي يما أبم روشنيا نبو إذا خلق سي أول وآخرين كدوا
لە شعارەکانیانە لە داخوازیەکانیانە بە کاملی دیارەکە لە دەورەی ئەمە ئەم نەقص و زافە وجودی بوو بەڵام ئێستا وجودی نییە خەڵک ئەزانن بۆچی ئەم ڕژیمە ڕوخن ناڕوخێن بۆ ئەوەکە ڕژیمێت لە جنسی ئەمە بێ ئێمە ڕوخانمان کەمتر لە مەوردا متوجبین تا توانیان جمهوری ئیسلامی تحمیلکەن بەسەرمانە و ئەلعان 44 ساڵە بەم شێوە کە هەمومان دیوانە بەڵام ئەم جارە خەڵک ئەیانەوێ خۆیان لە چارەنووسی خۆیانە بەشدار بن ڕژیمی جمهوری ئیسلامی بڕوخن بۆ خۆیان لە چارەنووسی خۆیانە بەشدار بن ئەمە شتێکە کە بە نەزەر من تەفاوەتێکی فوق العادە مهمە یەکێکی تریژەوەیە کە کۆمەڵگای ئەمڕۆ لەباری تەبەقاتی و زۆر زەق و بەرچاوە طبقەی سەرمایەدار و طبقەی کرێکە دوو طبقەی ئەسلی وە یا طبقەی ئەسلی و ئەساسی طبقەی کارگەرێکە کە بالآخرە تەولیدەکە بالآخرە صاحبی ئەم هەموو دەزرەنجی ئەوان ئەبێ بەم سەروەت و سامانە کە ئەقەلیەتێکی کەم بەناو سەرمایەدار بالآخرە بە یەغمایە بن و ئیستثماریەکەن و ئەیبەن بۆ خۆیان و بەشی خەڵکەکە نادەێت ژیانی خەڵگەیە بۆ کە بڕوا لە قەبرا بژی شارێکەکەنەوە چێتە ناوی بالاخره زیندووە بەڵام هیچێکم نییە نە ماڵمەز نە خانومەز نە ژیانمەز نە هیچێکم نییە بۆیە من گەرەکمەوە بڵێم کە ئەم دوو شتە پێکەوە خەریکە ئیدامە پیاکە ئەم نەسڵە ئومیدوار کنەندەترە ئەم نەسڵە بە نەزەر من زۆر لەگەڵ دەورێمە تەفاوتێ یەکێتر لە خاڵاسەکان مەسەلەی ژنە ژن پەرچەمداری ئەسلی پێشمانی ڕابردوو بووە لە دەورەی ئێمە بەم شکڵە نەبوو بۆیە دنیای تەکانداوە ئەم تەکانە شتێکی مەزمونی و واقعیەکە کە لە ئینقلابی 57 نەبوو بەڵام لەم ئینقلابە وجودی بۆیە هەموو خەڵکی نەتەنیا ئێران و کوردستان هەموو خەڵکی دنیا ئومیدوارن بە ڕوخانی ئەم ڕژیمە و سەقامگرتنی خەڵک وەکو قودرەت و دەسەڵاتی دوای جمهوری ئیسلامی دەنگت نایە هاوڕێ زۆر سپاس هاوڕاوی دارابی و توێژەکە لەگەڵ هاوڕە ساڵحی سەرداری حەزەکەم بەداوە بدەم پرسیارێکی شاید بەش لە قسەکان عەبەی دارابی شابوو باسکردن لە ئەوە کە دوو چین لە شۆڕشی 57 تابوون وەیسە هەن لە مەیانی خەبات و ئەم شۆڕشا کە سێمە بەشێکی خۆشمان بەشێکین لە شۆڕشە من پێم خۆشە لێو بپرسم کە ئەم دوو قوتبی بوونە ئەمە کە لایەکی بووە بە چەپ و کۆمونیستەکان و لایەکی بووە بە ڕاست پێتەنوا بێت تا چه ئەنازەیەک ئەتوانێت یارمەتی ئەم شۆڕشە بە هەروواکە بینین لە پاڵ ئەمیشا بەشێکن کە دیارێ ڕۆشنی جمهوری ئیسلامی مهمە دوای ئەوە ئەگەر قرار بێت قدرەتێکی یا شتێک بەش بکرێدانین بۆ دوای ئەوە تا ئێوە چۆن تماشای ئەم ڕوانگەیەکەن پێتان وا بێت دروستە یا ئەم جیاوازیش چەندێک ئەتوانێت یارمەتی ئەم شۆڕشە بدەن ئەحزاب و یا حکوومەتگەل هەمیشە ئەوانەوە منفعەتیان واسە منفعەتی ئەقەلیەتێکە و بەسەر ئەکسەریەتە حاکمیەتەکەن هەمیشە بۆ ئەوە لە قدرەتە بمێنەوە یا بۆ ئەوە بە قدرت بگەن غێرە کوشتار و خەفەقانوانە دەسەبن بۆ حربەی تەحمێق بۆ حربەی فریو و باس ئەوەکەن مەسەڵەن چوزانم هەتا خۆیان بگەن بە قدرەت و دەسەڵات هەموو کەس ێژن ئەوە هەموو کەس ئەبێت حەقی خۆیەسی کاریگەر حەقیە ژن حەقیە ئازادیەکان دەبێت دەسەبەرکرێ ئەچوزانم تەشەکولەکان ئازادن مەسەڵەن بۆ نمونە کە زۆر شاید ئەم نەسڵە وا هەستی نەسڵی دەهەی 89 و مەسەڵەن ئەو وەختە نەبوون وەختی خۆمێنی لە پاریسا بوو ئەیوت کۆمونیستان هەم ئازاد هەستن فعالیت کنن نازانم ئەیوت خەڵکەکە مەسکن دروست مەکەن ماوەرای شما مەسکن هەم دروست میکنیم ئەوە ئیسە گرانە ئێوە فلانەکەن و فیسانەکەن ڕۆحانیت نابێ لە حکوومەتە بەشدار بێت دەوێت بچێتەوە بۆ هین قۆم وەلی هاتۆ دیمان چی کرد ئەوە 44 ساڵ نەتەیان چوونسەوە بۆ قم بەو مەعنا ئەسڵە کاریەکانیان بەڵکو خەریکن حاکمێتی ڕەشی خۆیان بەسەر خەڵکادا سەپاندووە ئەوەڵین تعڕوز
هاوڕیان باسییان کرد بە کۆمونیستەکان کردیان بە دانشگا کردیان بە ژنان کردیان دروست بەرعکس ئەو قسەکانی هەیە این خۆمینی یا مەسەڵەن چوزانم ئەمانەوە ئێستا ڕاستی پرۆغەربی پێژین تەرەفداران سەڵتەنەت و ئەوانەوە بەرحاڵ تەرەفداری حاکمێتی سەرمایەدارین و بە ئیسلاحاتێکەوە و مەلا بچێ و کەراواتی بێتە جێ و ئەوانیش هەر بەو هینۆ دەست پێەکەن بە ئێمە ێژن کاکە ئەوەڵ هەمە با هەمجارێ کاکە حیجمەێژن حیجنەکەن گشتمان بابی ڕوخێنین و ئێمە تەجربەمان هەست و کرێکار و زەحمەتکێش تەجربەی هەست ڕووخاندیان بەڵام چی بە کرێکار و زەحمەت کێشگەی ئەخە ئەگەر کارگەرانی نەوت نەبووایان لە زەمان شا و شێرەکانیان بەست و بووە باعث سەر ساقتکردن جمهوری ببەخشن حکوومەتی پاشایەتی و لێ دوایی دیمان هەر ئەوانەوە ڕاهبەران کاریگەری گشتیان کەوتە زیندان لیانی ئەدام کردن کوشتنیان تن زیندانیان کردن بۆیە ئیسەی جمەی تێ لە ڕاهبەران کارگەری و ڕاهبەران معلمان و بۆیە مەسەڵەن مەسلحەتگەل خۆیان ئاوا لێیەکەن و ێژن کاکە ئەوەی مجارێک گشتمان ئێرانین با ئازادیکە وەێ وەختی ئەگەن بە دەسەڵات ئەوە وا مەسئلەیان نییە مەسئلەی خەڵکەکەس مەسئلەی تەشەکلە مەشەی ئازادیە مەسئلەی ئەوەیە ئەو حاکمیت سەرمایە و سوود و ئەوە کە پوڵێ زۆرتر بخۆن و ئەمواڵێکی زۆرتر بنێن بە یەکۆ تێتە سەر مێزەکەیان نە ئەوە چییە ئێمە تەواو تاریخ تۆ چاوی لێ بکە هەروە بوو اتفاقاتی حتا لە شاخی ئەفریقا کەوت لە چەند ساڵ ڕابردووە اتفاقیەوە لە عێراق و لە کوردستان عێراقا کەوت اتفاقیەوە لە زەمان ڕوخاندن شا کەوت و دوایی خۆمێنی و دارە و دەسەکەی هاتنە سەرکار هەمووی بە ئێمە ێژن هەر لە ئیسۆ ئەمانە پێمان ێژن ارتجاع سیاه و سرخ ئیمشەو لەم تەلەڤیزیۆنە دوانیان هاوردبوو لە دەرباریان شا بە ئاشکرا هینیانە کێشا خەت و نیشانێک کێشا لە کۆمونیستەکان هاوسەرەکەی ڕەزا پەهلەوی شعارەدا سێ نازانم فاسد چەپ و مجاهد و ئاخون هەر لە ئیسۆ هێشتا نەگەوین بەدەستات بۆیە زۆر زوو بە نەزەر من نیشانیاندا و بە تایبەت تحت تەئسیر انقلابێ و انقلاب ژینا لە ئێرانە دەوامە کە ئەمانە هەمووی درۆیە خۆیان خستە دەرەوە وەختێ شعارەکان کەماکان شعار ئەوان نەیگرت شعار ئەوە کە مەرگ بەرستەم گەرت شا باشە چڕابەر بژی ئازادی و بەرابەری بژی بەرابەری ژن ژیان ئازادی و ئەم شعارە ڕادیکاڵانەوە هەست لە جامەیەرە ئەمان ئیتر واقعیت خۆیان بۆ ماوەیەکی این خستە ڕوو بۆیە ئەنوا وەقسان تەرح و بەرنامەیان هەورد هەمووی شکستی خواردوە تایسە خەریکن سۆزی شتێتر دانێن و مرەتەب خەیم گەرەکمە ئەوە بێژم ئەمە واقعیە بین دوو تەبەقەس لەو جامعە تەبەقەیەکی ئەکسەرێتەکە کار و ڕەنجەکە ڕەنجە بێبەشە لێ تەبەقەیەکیشی ئەقەلیەتێکە وایسە مەسەڵەن لە هێنی سەران جمهوری ئیسلامیە نەتەنیا خۆیان کە هەموو شتێ هەل اختیارە ئەوانەی دەوروبەریشیان بە میلیارد دزیوانەوە خاوەری ڕێز بانک مەرکەزیە لە کانادا ئەوە نازام خۆیان ئەلعان پرێ لە خۆیان مەجبور بوون ئفشاگەریان کردووە معلومە کە چ دزی و فەسادێ هەیە و ئەو هەم وەستەر و تووسامانە ئەلعان خەڵک برسێسی لە شار و لە جێگە نیە بە قەڵ دارابی وتی خەریکن قەبر لەناو قەبرا زندگیەکەن بۆیە من گەرەکمە بێژم ئەمە واقعیەتێکە و ئێمە بەرزە من وەزیفەمانە کۆمونیستەکان چەپەکان کاریگەر خەڵکی ئازادی خواست ئەبێ وریابێ یەک جارتر کڵاو ئەم هەمە بامیە نەچێتەوە سەری ئەمان هەتا خۆیان بگەن بە قودرەت قوربان و ساقەی حەچە کەسە بن کارگەر هەم ئای خومێنیە وت نازانم چییە خۆشەویست خوایە هەر چل ڕۆژی نەبرد لە ئیسفەهانە کاریگەریان کوشت چل ڕۆژی نەبرد 600 نەفەریان لە نەورۆز خوێنینی سنا لە ئاسمان و زەوی و کوشت بۆیە من وازانم ئەم تەجاربە بە ئێمە نیشانەدا دەبێ زۆر بە وریایی ئەم ئەوزاعە تاقیب بکەین گوڵی ئەم نەوعە لە حکوومەت و شەیادی بورژواکان نەخۆین و خەڵک دەبێ خۆی ئامادە بێ وشیار بێ خۆی متشەکل و متحدکە ئەوزا ئەحواڵ بە وردی
تحلیلکە بیباتە بەرەوە ئەمە دەست فعالینی سیاسی و فعالینی کارگەری و کۆمونیستەکان و چەپەکان ماچەکە بۆ ئەوە ئەم خەڵکە جارێکتر فریوی ئەمانە نەخۆنوە گەیەکیان لە داهاتوە بێنە سەرکە. زۆر سپاسانەکەم کاتی بەرنامەکە ڕوو لە تاوبوونە و من ئاخرین پرسیارم لە بەرنامەکەی شۆ لە هاوڕێهوانی گودازگەرە پرسم پرسیارەکەیشم لە جمڵە یا ئاخرەکانی هاوڕێسا ڕەسەلداری وەرەگرم ئەوی شەوەسەکە هەروە کەوتی ئەم وەزیەت و شەرایەت دەستی چۆرەکان و کۆمونیستەکان باشەکات پێم خۆشە بەرنامەکە بۆ کۆتایی بێنین کە پێتان وابێت ئایسا لەم دەوراشێ چی بکرێت بۆ کەسێک کەەوە تەجروبەی ئینقلابی 57تان بۆ لەم ئینقلابە لە 44 ساڵدا مبارزە دژ بە جمهوری ئیسلامی هەمیشە بوون و مبارزستان کرد و دەسوود جێکرێ و جێ مبارزستان دیارە پێم خۆشە ڕوو لە جامعەی ئێران و جامعەی کوردستان بەتایبەت جوانەکان قسە و بیر و بۆچوونی ئەوە لەسەر چیکردن لە داهاتوە ببیست دەمت ئەگەر میکرۆفۆنەکان بەستراوە. بەڵێ حقیقەتەن دوو دەرس هەیە بە نەزەر من لە ئەم ماوەی 43 ساڵە تمێک بووە هەمیشە دەرسهای ئینقلابێ 57 بە نەزەر من ئەوەی وا ئەشێ بکرێت لە زاویەی کۆمونیستەکان و جنبشی سوسیالیستی تەبەقەی کارگەر و ئازادیخواهان و عەداڵەت تەڵەبانەوە ئەبێت دەرسەکانی دەحپێتر مرور بکرێتەوە و لە بیرمان نەچێت. یەکێک لە دەرسەکانی ئەوەسەکە تودەی مردم ئەگەر متەشەکڵ و ڕادیکاڵ داوای ئینسانی ترین حقوق خۆیان نەکەن کڵاوێتە ئەگەر تەبەقەی کاریگەر و سەتی ئازادی خواست ئەگەر تەشەکڵی نەبێت ئەگەر حزبی نەبێت پلاتفۆرمی نەبێت ئەگەر شخصیەتی نەبێت تەنانەت کە بیخاتە بەرەوە هەر وەک ئەو جەماعەتەی ڕاستوە هەر ڕۆژێ خەریکن فیلێ هەوا ئەکەن و جەلەسەیدا ئەن و ناوێ لە خۆیان ئەن و یەکێ ئەخەنە بەر و ئەمانە ئەبێت تەبەقەی کارگەر و ئەو مبارزاتە کاتیسە خەریکە لە ناو جوانان و ژنان و دانیژوو و پەرستار و مەعەلم و باز و ئەمە خەریک بەچێ ئەلێ لە نویا دانێ ئالتەرناتیو سەر بەرزۆکە بڵێ ئێمەین ئێوە ئیتر گۆڕتان گوم کرد لانیکەم ئەوە دوو حاکمیەتە ها بەدەست ئێوە ئەم جامعە ڕووی خۆشی نەدیوە ئەبێ تەشەکولێ وجودی بێ ئەبێ حزبێ وجودی بێ ئەبێ مدعیە وجودی بێت وەکو ساحەیوی جامعە ئیعلام کا بە جامعەی ئێران بێژێ منم نۆرەی منە ئەویش کەستیە بەغێر تەبەقەی کارگەر و مردمی زەحمەتکێش نەبێت مردمی هەژار و فەقیر نەبێکە 43 ساڵە لە ژێر پا لێ بوون 43 ساڵە مناڵەکانیان لیسانسیان گردووە بێکار لە پیادەڕەوەکانە قەدەم لێئان 43 ساڵە ژن و کەنیشکیان خەریکە لەبەر ارتجاعی مەسەبی یا خۆیان ئەسووتێنن یا خەریکن ئەیان کوژن 43 ساڵە مناڵیان خەریکە لە سەر چوارڕاکانە خەریکە بنێشتە فرۆشێت 43 ساڵە خەریکە فۆتەیە بەدەستی و لە ملاولەنا ماشین پاکەکاتەوە انقلابی ئەوانە ئەبێ ئەو انقلابی ئەوانە پێشڕەوێکی هەبێت ئەبێ ئەوە ڕەخت متەشەکل بن ئەبێ لە کارخانە و لە مەدرسە و لە دانیشگا و هەموو شوێنەکە ئەو ریزی ڕەهبەران و زۆرەوە هەر ئەم قیامی ئەخیرە داویە بەدەسەوە بتەنیێنە یەکتر متەشەکل بن لەگەڵ ئاسەکانی ترە لەگەڵ شوێنەکانی ترە ئەبێ تەماس بگرن ئەبێ تشکیلاتێکی وجودی بێت کە لە ئایندا بتوانێت فەرمان بە وەکو فەرماندەی قیام وەکو فەرماندەی ئەرتەش وەکو فەرماندەی کشوەر قیام ڕوبە ئێرە بچێت سبەی لەوێ ئیحتسابە دوو سبەی لە ئەو مەدرسە نازانم ئیحتسابە چوار ڕۆژتر تۆ شارەکانە بازار فڵان شوێن ئەشێدا بخریە ئەبێ ئەم ئینقلابە بڕێ بۆ ئاستە ئێمە ئالێرە شکستمان خوارد لە ئینقلاب حوتە نابێ بێڵین تکرارەوە بێت بەخۆشیەوە 43 ساڵ دوای ئەوە ئێستا دنیا فرە فەرقی کردە جامعەی ئێران فرە فەرقی کردە جوانی ئیسە جوانی ئەو دەورە نییە کە ئێمە بووین تەوەقعی لەبانترەوە وشیایی ها لەباترەوە ئیطلاعی لە عەلم و ئاگا و ڕەفاهی جامعە و سەروەت و سامان و ئیمکاناتی وا بەشەر ئەتوانێ بیبێ ئەسڵەن شتێترە قابل مقایسە نییە و ڕادیکاڵتریشە بە تەوری واقعی ئێمە دیومانەخۆ هەل لە ئەم تەزاهراتانە هەل لە ئەم قیاما وا وجودی بوو لەم ئاخێزە ئینقلابیە ئێمە دیمان کە چۆن دەستی خسەسە ژێر تەواو نابەرابەریەکان کەوایە
ئەمە تەنیا بە ئەمە جواب ناگرێتەوە تەنیا بە تەزاهورات خیابانی و سینێ خۆت بە گولەونان جواب ناگرێتەوە ئەگەر ڕێکخراو نەبێ لە سەرەوەی ئەگەر ڕێکخراو نەوێت لەلایەن پێگیرترین تەبەقەکەیەوە کە تەبەقەی کارگەرە ئەگەر هەموو جوانان ڕۆشن فکران دانیژوویان کرێک معلمان بانشستەکان هەموو ئەمانە ئەگەر بە فکر ئەوە نەون کە گەڵاڵەی شتێک ئاوا بڕژێنن بەداخەوە دژمنی ئێمە ئیمکاناتی زۆرتر لە ئێمە دەوڵەتی هەیە ئەتش هەیە ناتۆیە ژوەرگەر ئوروپایی هەیە و ئایان پۆڵی هەیە لە پێبەن بە قەرز قدرەتی ئێمە لە هین ئەوان زۆرترە ئێمە ئەتوانێت دەست ئەوان بشکێنێ بە شەرتی ئەو زەحفە تاریخی وا لە ئینقلابی 57 بوومان نێڵین تکرارەوە بێت تەبەقەی کارگەر و پێشڕەوانمان سوسیالیستەکانی مدعیمان متشکل بن خەریکن ئەبنی واشی واش لە ئێرانە بەڵام نابێ بێڵین دێر بێت نابێ بێڵین دێر بێت ئەجێ حزب خۆیان بێت مدعی بە قامەتی خۆیان هەڵسن ادعا بکەن کە بێژن ئێمە جامعە بین ڕێو ئەبێ ئەنگوز بەرزەوکە لە ڕەزاپالوی و لە تیمەکەی و لە باقی ڕاستەکانتر لە جمهوری و هەموو شتێکەوە لە موسەوی و لە خاتمی و ئەمانە بڵێن داکەونە سەر جێ خۆتان ئێمەیتنەوە ئێمەیە ئەمە پلاتفۆرمانە مردم تماشاکرد ئەوەڵین ئەولەویەت ئێمە ئەوە نییە کە مزگەوت بکەینەوە ئەوەڵی ئەولێتمان ئەوەسە جادەوبان دروستکەین کە ئۆتۆبوس و قەتار مەجانیکەین کە بەرق هەرزانکەین بۆ خەڵکە ژار و فەقیر کە ماڵ بکەینەوە کە مناڵی خەڵک نەچێ بۆ دەستفرۆشی لە خیابانە کە دەرخۆندن مەجانی بێت کە ئازادی کە زیندانی سیاسی وجودی نەبێ کە ئازادی بێقەید و شەر وجودی بێ کە ژن وەک بنیام وەک پیاو حد ئەقل حقوقی مناسبی بێ ئەنا ئەشێ فرەتریشی هەبێ و یەک لیستی گەورە ڕوو بە جامعە ئەعلام کەن کە ئامالی ئینسانی تەواوی جامعەیە ئینسان کۆمەڵانی ملیۆنی مردم ئەکەفنە شوێنی لە نەتیجە دەرسهای انقلاب ئەوەیە ئێمڕۆ اتفاقا بۆ ئەوە کە بگەین بە ئەو حدە بۆ ئەوە بتوانین ئەو زەحمەت جبرانکەینەوە اتفاقا ئامرازی زۆرتر هەیە تماشای تەبەقەی کارگەرێ بکەن وە فقط بە یەک تەکانی ئەتوانێت جمهوری ئیسلامی بخاتە زیێڕە ئەتوانێ بەرشکستی کە ئەتوانێ هێنی کا بە ئێسڵا نابودی کە هەر لە یەک هەفتە تماشای جوانان کەن تماشای باقی جامعە بکەن تماشای ئەو مەدەنیەت و ئینسانیەت و هەمبەستگیە بکەن کە لە ئەم ماوای ئێمە دیمان کەس ئەو سێعات ئەو شونیە کەس نێوت ئەو کوردە ئەو فارسە کەس نێوت ئەو ژنە ئەو پیاوە کەس نێوت ئەو یەهودی و ئەو دانە یارسانیە بەڵکە ئەوە متحد و یەک پارچە چۆن دەست ناو دەست یەکا بوون ئەمە هیچ شوێنیە بەغێرز نیشانەیەک نەبێت لە پێشڕەتێکە جامعە لەباری سیاسیەوە لەباری فەرهەنگیەوە و لەباری ئینسانیەوە کردوویە و ئەم دەرسانە ئەبێ ئێمە دەستی بۆ بووین وەکو شەکی ئەسڵیەکە ها لەبەر دەسمانە بۆ ئەوە کە نێڵین دەحپێتر انقلابی 57 و تەجروبە تاڵەکانی تکرار بێتەوە بە جمهوری ئیسلامی قانع نەبین هەموو زەڵم و ستەم و بە ئیسڵا هەڵاواردن و چەوسانەوەی لە نێو جامعەی ئێرانە کۆتایی پێبێرین ئەو کاتەیە کە باڵی ڕاست وە ئالتەرناتیوی ڕاست لە بەرچاومانە زۆر کۆلەمێنێ ئەو کاتەوەیە کە کەوتە دواوە ئەو کاتەیە بە ئەوان هەر خەریکی تەوتەکردن و کودەتاکردنی خۆیان بن لە شۆرانی غەربی قەتعەن بە یەکگرتووی ئێمە ئەتوانێ هەموو ئەوانە پوچەڵەوە بێ ئەم قسانە قسەی زلنی قسەی حەمتۆ لەنین بە قەوڵی کوردی ئێژێ ئەمانە ماتریاڵە مادیەکەی لە نێو جامعەی ئێرانە وجودی هەیە لەو کوردێکمانە وجودی هەیە ئەبێ بڕین بەرەوپیری ئەمانەوە ئەگەر کەسێک گەرێکیە بڵێ چی بکەین بەرامبەر بە ئەمانە ئەمە و هەزار کاریتر کە ئەکردیە زۆر دقیقتر ڕێزی کەیتەوە گەڵاڵیکەیت شتێکە کە ڕەمزی سەرکەوتن و سەرنوێشتی سەعادەتمەندی جامعەی ئێرانە زۆر سپاسانەکەم هاوڕێیان ئەبەی دارابی ساڵحی سەرداری و هومانی گودازگەر بۆ کارتاندانا و لیدان بەرنامە بەشدار بوون بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی فەرتە و زۆر خۆم بەبەختەوە دەزانم کە توانیم ئەم بەرنامەی ئەم شەوی تەلەڤیزیۆنی فەرتە و ئەم توێژە لەگەڵم سێ هاوڕێ پێشکەشی ئەوەی خۆشەویست بکەم نەزەر و انتقادی ئێوە لە بەرنامەکان زۆر ئەتوانین یارمەتی با بۆ ئەوە کە بتوانین بەرنامەهایەکی باشتر پێشکەشی ئەوەی خۆشەویست بکەین بۆ هەموو خۆشەویستان شەوێکی خۆش و دنیایەکی باشتر هەواتان خوازم ممنونم